وەکو کەسێک کەنزێکی زۆر گەورەی دۆزی بێتەوە بەو جۆرە ئەیڕوانی ئەم گەشتە زۆر بەپەلە بوو بووی. وەکو ئەوەی کە ئێوە زانیاریتان هەبێت چۆنێتی ڕووداوەکەم بۆ باسکەی کە ڕوویدا بێت. وڵای بە پێی زانیاری ئێمە ئەوە بوو لە ڕاگەیانەکانەوە بیستمان کە ئۆتۆمبیلێک لە خاکی سعودیە تووشی پێکدادان هاتووە دواتر لێکۆڵینەوەمان کرد بۆمان دەرکەوتە ئۆتۆمبیلێکە براکەی ئێمەیتایە بەداخەوە ژیانی لە دەستدا و هەر ئەوە نەمازانیوە. خی گەورە لە براکەتان خۆش بێ وەگەوەی کە بێ ویانوت چەند بریندار لە ڕووداوەکەدا هەبوو و ئەو کەسی کە گیانی لەدەستدا بوو تەنها براکەی ئێوەیە یاخود هیچ یان لەدەزانێکی تر هەبوو لە ڕووداوەکە. بە پێی تەواوی زانیاریەکانمان 13 بریندار و یەک کۆچ کردووە یە کۆچ کردووەکە برای ئێمەیە. یعنی تەنها براکەی ئێوە گیانی لەدەستداوە. بەڵێ تەنها براکەی خی گەورە لێ خۆش بێ وەک ئەوەی کە باسیەکەن ئەڵێن زۆر دڵی بەم گەشتەی خۆش بووە ئێوە ئەڵێن چی لەسەر ئەم بابەتە؟ معنی باوەڕکە وەکو کەسێک کەنزێکی زۆر گەورەی دۆزی بێتەوە بەو جۆرە ئەیڕوانی ئەم گەشتە زۆر بەپەلە بوو بووی زۆر دڵی پێخۆش بوو زانی وێنا ناکرێ من ئێوارەی پێشوو بە یەکەوە بووین بە جۆرێ باسیەکرد نازانم ینی مەگە بەس خۆی بزانی تا چۆن باسێکە ئەمەنەی دڵ پێخۆش بوو. یەکەم گەشتی بوو کاکجووتیاریان دووەم جاری بوو چێ بۆ گەشتی ئەمرە بەخوای گەورە قسمەتەکەی وا ئەوە نەگەێشەوە نەگەشتاوێ. کاکرێکار ئەڵێن کاکجووتیار کەسێکی زۆر خۆشەویست و هادی بۆ لە نێو خەڵکووە لە ناو نەحیتەشەدا. گومان لەوەیانێ کوڕێکی زۆر سەلار و سەنگین بوو زۆر بێدەنگ بوو زۆر بێکێشە بوو زۆر بێوەی بوو ینی هەرچی ناسی بێتی خۆشێوێ ئەگە تەماشای تۆڕە کۆمەڵایەتەکانیش بکەن ئەوەی تەنها ناسیوێتی وێنەیەکی داناوە ئەمە لە هاوخەمیەتی لە خۆشەویستیتی بووی ئێمە شانازی بەوە واکەین کە خوای گەورە برایەکی وای بە ئێمەدا بەم شێوە بۆ سەربەرزیە بەجێهێشتی. پیشەی چی بوو کاکجووتیار و خێزاندارە دوو مناڵی هەیە پیشەی پێشمەرگە بوو. کاکرێکار داواکاریتان چییە و لە ئێستادا ڕێکاری هێنانەوەی تەرمەکەی چۆن یەکە بمان باس لە ئێستا ڕێکارەکانی هەنێکی تەواو بوونە لە شاری هەرعەر تەنها موافقەی ئەوە ماوە کە بەڕێ بکرێتەوە بەرەو ئێرە جەنازەکەی بێتەوە داواکارین لایانی پەیوەندیدار هاوکارمان من زیاتر بۆی خێراتر بگاتەوە لامان و بینێژین بۆی خزم و کەس ئەوە ئازار نەچێژن و زیاد بە دەورمانەوە نەمێنەوە بۆی زوو بینێژین و پرسەکەی بۆ دانێت.